بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان قوتابی یەکەم و دووەم و سێمەکانی زانکۆ و پەیمانگەکانی هەرێم گرتبوونەوەیکی ناڕەزایەتیان ئەنجامدا بۆ جاری چوارەم دژی دامەزرانیا و قوتابیانە لە بەردەم ئەنجومەنی وەزیران کۆبوونەوە بەمیوندارێک لە بەڕێزان دیلمان محەممەد نوێنەری قوتابی یەکەمەکانی سنووری پارێزگی سلێمانی هەروە دکتۆر بێسود حەمە ساڵح سکرتێری ڕێکخراوی و قوتابیانی کوردستان لە ستۆدیۆی سەرەکی هەروە لە شاری هەولێر و دکتۆر شوان خەڵازەیی ئەندامی لیژنەی پەرۆدەخوێنی باوەڵ لە پەرلەمانی کوردستان تاوتویە پرسە دەکەین لە سەرەتادا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن کاک دیلمان ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئامانجی ئەم گەربوونەوەی ئەمڕۆی خوێندکارە مەسەلەن یەکەم و دووەمەکان لە زانکۆ و پەیمانگەکانی هەرێم چی بوو؟ بەڵێ دیارە ئێمە خوێندکاری یەکەمەکانی سەر ئاسی زانکۆ و پەیمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2014-2015 وەکو نەریتێکی ساڵانە کە سەرجەم خوێندکاریەکەم و دووەم و سێمەکان کە بە پێی یاسا شەسپاوە دا ئامەزێن لە زانکۆ و پەیمانگەکان وەکو دیارە ئەم ساڵ بەوەی بیانووی قەیرانی داراییەوە تاکو ئێستا ئەو بڕیارە ئەگەر چی پێشتریش بە کتابی 62 لە 12/8/2015 دەرچووە لە خاڵی سێما زۆر بەڕوونی داوای دامەزراندنی خوێندکاریەکەمەکانی ساڵی 2014 بۆ 2015ەکە بەڵام لێرەدا فێڵە لە خوێندکاران کراوەکە لێرەدا ئاماژەیەکە لەسەر بودجەی لەسەر میلاکی بودجەی 2016 وەکو ئاگادارین 2015 و 2014 بودجە نەبووە ئەمە فێڵەکە لە خوێندکاران کراوە. بەڵێ زۆر باش ئێوە بەگشتی لە هەر چوار پارێزگەکە هەرێمی کوردستان ژمارەتان چەندە ئەوەی کە
دانەمەزراوە مەسەڵەن قوتابیە یەکەم و دووەم و سێمەکان؟ بەڵێ ئەمە ژمارەمان تا ئێستا 1970 کەسین دیارە بەهۆی ئەو بێبەڵێنەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەشێکی زۆر لەو خوێندکارانە بێ ئەمەل بوون وازیان لە دامەزراندنیان ڕۆژانە بە دوان وسیامان وەکو ئاگادار بین ئەچنە دەرەوەی وڵات چکە هیچ ئەمەلێکیان بە دامەزراندن نەماوە هیچ چۆنەڵێ هیچ بڕواایەکیان بۆ بەڵێنانە نەماوە کە چەندین بەڵێنیان پێیانی تا ئێستا هیچیشی نەچۆتە سەر. بەڵێ ینی لەو خوێندکارە یەکەمەکان ئەوەی کە بەڕێزت ئەوتە ژمارەیان لە 1000 کەس زیاترە بەشێکیان بۆیەوەی کە حکوومەت داینە بەزان کۆچیان کردو بۆ دەرەوە. بەڵێ خۆم ئاگادارم چەندین هاوڕێمەیە لە کۆلێژەکەی خۆم لە زانکۆکەی خۆم لە زانکۆکانی تر لە زانکۆی کۆی لە زانکۆی سۆران لە زانکۆی سەلاحەدین لە زانکۆی زاخۆ پەیوەندیم هەیە لەگەڵیانە بەشی زۆربەی بەش و کۆلێژەکان خوێندکار چوونەتە دەرەوە و هیچ بڕوایەکیان بە حکوومەتە نەماوە. بەڵێ زۆر باشە. هێماهەنگیتان هەیە لە وەکو خوێندکارە یەکەمەکان بۆ نمونە لە سنووری پارێزگای سلێمانی هەولێر دۆک هەڵەبجە بۆی کە فشار لەسەر حکوومەت دروست هەمووتان یەکدەنگن؟ بەڵێ ئەوەی تا ئێستا ئێمە 4 خۆپیشاندانمان کردەوە چەندی جار سەردانی بەرپرسە باڵەکانی حکوومەتی هەرێم و وەزیری خوێندنی باڵا و پێشتریش کە وەزیری دارایی هەبوو سەردانمان کردووە و هەماهەنگێکی باشێ لە نێوەما تا ئێستاش ئەوەی کە بێدەنگ بووین هەڵوێستێکی تونگمانە نواندووە ئەو بەڵێنانی خۆیان بووە بەڵام وەکو ئێستا بۆمان دەرکەوتووە کە لە مانگی 2015 بەپێی نووسراوی فەرمی نێچیروان بارزانی سەرۆکی حکومەت دامەزراندن وەستاوە بەڵام سەرەکەی دوای 2 مانگ 1500 پلەی دامەزراندن لە دووهۆک دامەزراوە نازانرێت تا ئێستا ئەم دامەزراندانە بۆ چ شوێنێ بوو هەر ئەوەنە نووسراوە وەکو قۆناغی یەکەم 1500 کەس دامەزراوە بۆیە ئێمەش لەمە لە قبوڵی ناقین و هەڵوێستی تونترمانە بێت. زۆر بە کوردی دواتر زیاتر قسەکە بەس سەبارەت بەوەی کە ئێوە هاوڕێی خۆتان نەبووە لە قوتابی یەکەم و دووەم و سێمەکان لە زانکۆ پەیمانگەکان لەبەرەوەی کادیری پێشکەوتووی مەسەلا حیزب دەسەڵاتدارەکانە بدا بمەزرابێت؟ وەکو موعید لە زانکۆکان ناچووکە کەیسەکەمان هەر هەمووان یەک کەیسە ئەگە دامەزرێن بڕیارە بەیەکۆ دامەزرێن بەڵام ئەگەر لە شوێنی تر دامەزراندوێ ئەو ئاگادارن. بەڵێ سوپاس دەکەم دواتر گەرم وەراد کاکتۆر بەخێر بێی جەنابتان سەرنجتان چییە لەسەر خۆپیشاندانەکەی ئەمڕۆوە ئەو داواکاریەی کە ئەم خوێندکارانە هەیەە بۆ دامەزراندن تا چەند دانەمەزراندنی ئەو خوێندکارە یەکەم و دووەم و سێمەکان کاریگەری هەیە لەسەر ئاستی زانستیش لە زانکۆ و پەیمانگەکە؟ بەڵێ بەناوی خی بەخشندەی میهرەبان من ڕێز و خۆشەویستیم بۆ سەرجەم خوێندکارانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو بەڕێزانی کە پلەکانی پێشەوەی ڕیزبەندیان گرتووە. دیارە لە کوردستاندا هەموو شتێک کراوەتە قوربانی ململانە سیاسیەکان و هەروەها کراوەتە قوربانی بەرژەوەندی حیزبی و تاکە کەسیەکان. بێگومانم لەوەی کە یعنی بێباکی حکوومەت و دەسەڵات لە کوردستان هاوای کردووە نەک خوێندکارە یەکەمەکان بگرە کە سوکاری شەهیدان ئێستا کەم موچەیان هەر پێ نادرێت نەک دانامەزرێن. بۆیە بە دڵنیایی ئەم کاتانی کە ئێستا لە کوردستانە گوزەرێ کاریگەری لەسەر کایە سیاسی کۆمەڵایەتی معریفیەکان هەیە بە دڵنیایەوە یەکێکیش لە زەرمەندە ئەساسیەکان کایی زانست و زانیاریە لە کوردستاندا چونکە ئەو خوێندکارانەی کە بە شەونخوونی بە ئاستی زیرەکی خۆیانە گەنەوەی کە پلەی یەکەم تا سێم بگرن بەو ئامانجەوە دێنە پێشەوە کە خزمەت بکەن کاتێک ڕێگەیان لێگیریان خزمەتە بکەن بێگومان ڕۆڵ و کاریگەری ئەبێ لەسەر پرۆسی زانست وە لە دوجاردا خەڵکی هیچ بەهایەک بۆ زانستی بوو نایڵێتەوە و بۆ ئەکە کە ناومێدیەکی تەواو باڵە کێشێ بەسەر قوتابیان و خوێندکاران لە زانکۆ پەیمانگەکان و پێیان وایە تا زوو شادەیەک بەدەست بێنن و هەروەها پێش بڕکێ نامێت لە زانکۆ پەیمانگەکان هیچ ئەگەر دانەمەزراندن نەبێت وڵی خۆی هیچ ڕۆحەتێک نامێنێ وە کورد دەسەڵاتیش لە کوردستان ئاو شێوەیەوێ خودی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ساڵ لە پێناو بەخشینەوەی هیوا بە قوتابیانی پۆلی 12 ئامادەی لە یەکەم دەستپێکی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ ئەزمونونەکان هاتچووە یەکێک لە هۆڵەکانی خوێندن ڕایگەیان کە ئیتر باچی دیکەس چاوەڕێی دامەزراندن نەکات و ئەو هەر لێەوە ڕایگەیان کە ئیتر باکەس چاوەڕێی دامەزراندن نەکا باکەس چاوەڕێی پێشبڕچێ نەکا بۆ بەس کادیرانی حیزبی چاوەڕێی دامەزراندن بۆ خەڵک دارەمەزرێت و خەڵک تا ئێستا دامەزراندن ڕانەگیراوە. بەڵێ من باسم کردوتم هەموو شتێک کراوەتم قوربانی ململانە سیاسیەکان لە کوردستاندا چێ بەرەو ئەو دەسەڵاتە بێ چێ لە خزمەتی ئەو
مەرامە سیاسیانە بێ ئەوانە لە هەمیشە لە پێشەوەن. ئێستا کەسەیە بۆ نمونە لە ماڵەوە دانیشتۆ داژ نەمەزرانە و داژ نەمەزراوە پارەشی بۆڕە خەڵکی ژەیە ڕۆژانە لە ناو بەڕێوەبەرایەتی و فەرمانگەکانە هەوڵەدا خۆی ماندووە کا بەڵام پارەکەشی بە ڕوبعونی و بە هزار ئەم لاولا و خۆپیشاندان و دواکەوتن و مانگە بێتە 40 ڕۆژ و 45 ڕۆژتی ئەپەڕێنێوەگاتە 50 ئیمجا پێدرێ ئەویش بە هزارەوەی کە بە پەلە ئەنووسرێ لە ناو شاشەی ڕاگەیەنراکان و ئەمانە کابراژ لە ماڵەوە بۆ خۆی دانیشتۆ ئەی درێتێ بۆی ئەمانە هەمووی ناعەدالەتیە کاتێک ناعەدالەتی باڵی کێشا بەسەر وڵاتێکە وەسەرە پاپڕ بوو لە ناعەدالەتی ئەبێ یەکێک کە بە ئاست و شادەی خۆی بە توانای خۆی گەیشتۆتە ئەوەی کە لە پلەکانی پێشەوەی خوێندکارانی یەکەم بێ 18 ساڵ ببڕێت ئەبێ لە بڕاتە ماڵەوە دانیشێ کەسێکیش کە خزمەت بە مەرامێکی سیاسیە کە ئاوی بێتە پێشەوە سنگدەت پەڕێنێ تەخشان و پەخشان بە پارەی ئەو وڵاتەوە بکە بە خوێنی ئەو وڵاتەوە بکاوە پارەکان بنێتە نۆشی جانی بکە و خەڵکی تریش چاوەڕێی ئەو بکات. سوپاس دەکەم دواتەگرمەوە لە دووبەرستان ئەگەر بچینە لە شاری ئەولێر کاک دکتۆر شوانزۆ سوپاس بۆ ئامادەبوونت سەبارەت بە لیژنەکەیەوە وەکو لیژنەی پەرۆدە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان ئێوە چیتان کردووە بۆ دامەزرانی ئەو خوێندکارە یەکەم و دووەمەکان لە زانکۆ پەیمانگەکان هیچ هەوڵێکتان داوە تا ئێستا؟ بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان هەڵبەتە حکوومەت بە شێوازی ڕوون و ئاشکرا سێکتەری پەیوەردە و خوێندنی باڵای فەرامۆش کردووە ئەوە تا بە ڕوون و ئاشکرا ئابینین کەەوە خوێندکارانی تواناسازی ڕۆژەیەکی زۆر گشتگیر و جوان و قەشەنگ بوو بەڵام ئێستا بەدەست قەیرانی دارایی و چەندین کێشە و مەرگەسان لە دەرەوە ئەو خوێندکاران دەناڵێنن. لەلایەکی تر 2000 خوێندکار کە بڕوانامەی ماستەر و دکتۆرایان بەدەستێناوە لە دەرەوەی وەزارەتی خوێندنی باڵا بەڵام 3 ساڵە بڕیارەکە دەرچووە نازناوی زانستیان پێنادرێت و هەروەها جگە لەوەش لە سەرەتای ساڵی ئەم ساڵی خوێندن لەبری ئەوەی منحەیەکی ڕەمزی خزمەتی خوێندکاران بکرێت خوێندکارێک لە بەشی ناوخۆی وەرناگیرێت ئەگەر 100,000 دینار نەبەخشێتە ئەم حکوومەتە قەیراناویە و هەروەها ناتوانێت معاملەی وەرگرتنیش پاگەر پێشەکی 50,000 دینار نەدات. ئێمە بۆ ئەو خوێندکارانە وای لێ هاتووە ئەڵێ حەق دەسەندرێت نادرێت. ئەمە چوارەمین جارە خوێندکارانی یەکەمی کۆلێژەکان و بەشەکانی کۆلێژەکان خۆپیشاندان دەکەن دێنە بەردەمی پەرلەمانی کوردستان دێنە بەردەمی ئەنجومەنی وەزیران بەڵام بەداخەوە دوای 4 جار خۆپیشاندانی خوێندکارەکانی یەکەمەکانی هەرێمی کوردستان بەڵام بەکو پێویست جوان لێ ناگیرێ و بەدەم داواکارەکانەوە ناهێنرێن. ئەمەش نیشانەی ئەوەیە کە بڕوانامە منافەسەی شەریفانە بۆ بەدەستێنانی بڕوانامەی یەکەمی لەسەر ئاسی زانکۆ پەیمانگاکان قیمەتی نییە نرخی نییە خوێندنەوەی بۆ ناکرێت. ئەمە هەوڵێک کە بۆ گەڕانەوەی بەڕاستی بۆ گەڕانەوە بەرەو دواوە بۆ زیادبوونی نەخوێندەواری لە وڵاتدا بۆ ئەوەی کەوا منافەسە نەمێنێت خوێندکار هیچ دڵی خۆش نەبێت بە بڕوانامە. ئەمە جێی خۆیەتی سول لە زەکاوت و لە ئیبداعات و لە بەهرە و لە تواناکانیان وەربگیرێت. حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاسی سەرۆکی حکوومەت جێگەری سەرۆکی حکوومەت وەزیری خوێندنی باڵا بێنە سەرخەت بە مەبەستی دامەزراندنیان. ئێمە وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا چەندین جار لایانی پەیوەندیدارمان بانکشتی لیژنە کردووە قسەمان لەگەڵدا کردووە یاداشمان بەرز کردوێتەوە لەگەڵ سەرۆکی حکوومەت و جێگەری سەرۆکی حکوومەت و لایانی پەیوەندیدار قسەمان کردووە کە پێویستە بۆ ئەوەی ڕەوشی خوێندن لە کوردستاندا ئاراستەیەکی شەریفانە وەرگێت بۆی ناو خوێندکاران لە منافەسە هەبێت بۆی کەوا پلەی یەکەم و دووەم بەدەست بهێنرێت قوتابی ئەوە شک بێت کە لە دوا ڕۆژدا دادەمەزرێت لە زانکۆکاندا لە بەشەکەی خۆیدا بەڵام بەداخەوە وای لێ هاتووە خۆپیشاندانیش دەکرێت گوێیان لێ ناگیرێت خۆپیشاندان دەکرێت بەدەم داواکارەکانەوە داهێنرێن لەبەرەوە ئەمە بەڕاستی کارەساتە لە وڵاتێکدا بەبێ پرەنسیب بەبێ هیچ پرەنسیبێکی زانستی خەڵە لەولا دابمەزرێنرێت کەوادری حیزبی دامەزرێنرێت بەڵام یەکەمەکانی زانکۆ پەیمانگاکان بنێڕێنە ماڵەوە وایان لێ بکرێت کەوا دانەمەزرێن هیوایان بۆ نەمێنێتەوە. ئێمە بە هەموو شێوێک هەوڵمان داوە بەڵام هەوڵەکانی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵاش وەکو پێویست شوێنی خۆی نەگرتووە بەڵام ئێمە لە هەوڵەکان بەردەوام دەبین ئەم خوێندکارانەش پشتیوانیان دەبین بەڵام ئەوە دەبێت بزانین کەوە
کاتێکەوە ئەندامێکی پەرلەمان چالەکوانێکی مەدەنی کە لە کەناڵێکی تەلەڤیزیۆنیەوە ڕەخنە دەگرێت پێویستە لایانی بەرامبەر وەکو دار و بەرد و پۆڵا خۆی نەبینێتەوە پێویستە بەدەم خەڵکەوە بێت ئەگەر ڕێز لە یەکەمەکانی ئەم وڵاتە نەژیرێت ئەی ڕێز لە چی دەژیرێت ئەی وڵاتی یابان و ژاپۆن و وڵاتانی ئەوروپا و وڵاتانی مالیزیا بەهۆی خوێندن و بەهۆی بڕوانامە و بەهۆی بڕوانامەی خوێندنی باڵاوە پێش نەکەوتون بۆچی لە وڵاتی ئێمەدا ئاراستەیەکەیە گەڕانەوە بەرەو دواوە میلەت هەژار بوون بۆی کەەوە هەمیشە چاوێن لە دەستی ئەوان بێت ڕۆژێ لە ڕۆژان بۆ مەرامەکانی خۆیان بەکاریان بێنن دیارە مەترسیەکەی لە گەنجی خوێندەوە لە گەنجی بەتوانە کە خاوەن ئیبداعات و توانە و داهێنان بێت بۆیە ڕێگایان پێنادەن کەوا یاسا ڕێگای پێداون کەوا یەکەمەکان دامەزرێنرێن بەڵام دانامەزرێن ئەگەر لە ساڵی 2015ەوە هیچ کەسێک دانەمەزراوە کێشە نییە بەڵام چەندیجا بەڵێنیان پێدراوە کە دامەزێنرێن جاری وایە کێشەکان دەبەستنەوە بۆی کەوا بودجە نییە ڕاست ئەمە 4 ساڵە لەم خولێ پەرلەمانی کوردستاندا حکومت بە ئارەزوی خۆی داهاتی ئەم وڵاتە تەخشان و پەخشان دەکات یەک ساڵ نەیتوانیوە بەیامی خیتامی مالی بێنێتە پەرلەمانی کوردستان کە بڵێ خەرجەکانی ئێمە لەم ساڵەدا داهاتمان ئەو میقدارە بووە و بە شێوەش خەرج کراوە. بەڵێ زۆر باشایی سەبارەت بەوەی کە بە دیاریکراوەوەی کێوە بەڕێز وتت ئێوە بۆ دادوستدان کردوەوەی کە لە ماوەی ڕابردووەم کێشەی چەندین جار مەسەلەن ئەو خوێنکارانە خۆپیشاندانیان ئەنجام داوە ینی ئەو کارەکەی بە دیاریکراوەوەی کێوە لەگەڵ حکومەت لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا قسەتان کردبێت کێشەکە لە وەزارەتی خوێندنی باڵاوە یاخود کێشەکە لە حکومەتەوەی کە دامەزراندن بۆ ئەو خوێنکارانە ناکات. بەڵێ من ئەوەندەی ئاگادارم لیژنەی پەیوەردە و خوێندنی باڵا ئەندامانی لیژنەکە لەسەر ئاسی سەرۆکایەتی لەسەر ئاستی ئەندامانی لیژنە چەندین جار سەردانی بەڕێز وەزیری خوێندنی باڵامان کردووە سەردانی بەڕێوەبەر گەشتەکانمان کردووە سەردانی لایانی پەیوەندیدارمان کردووە ئەوان ئەڵێن دامەزراندنی یەکەمەکان پەیوەندی بە وەزارەتەوە نەماوە پەیوەندی بەوە هەیە لە ئەنجومەنی وەزیرانەوە بڕیاری دامەزراندنیان دەربچێت لەگەڵ ئەنجومەنی وەزیران قسە ئەەکەین ئەڵێ ئەمە لیستی ناوەکان خراوەتە بەردەم بەڕێز سەرۆکی حکوومەتی کوردستان بەڵام ئەو لەوێ ئیمزای ناکات لەو لاوە 1500 کەس واژووی بۆ دەکات بۆی لە پارێزگایەکی کوردستان دامەزرێن بەڵام واژووی ئەو خوێنکارە سەرکەوتوانە ناکات کە لە زانکۆکانی کوردستانە پلەی یەکەمیان بەدەستێناوە واژویان بۆ ناکە بۆی دڵی خۆیان دڵی خانەوادەکانیان دڵی شارەکەیان دڵی ئەو قوتابخانەی کە لی یەکەم بوون دامەزرێنرێن لەو لاولاوە خەڵکی حیزبی دادەمەزرێنرێت بەڵام خەڵکی خوێندەوار و خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی بەتوانە و خەڵکی ئاستێکی بەرز دانامەزرێنرێت ئەمە بەڕاستی نەعەدالەتێکە ئەم نەعەدالەتیش بەردەوامی هەیە کە ئەوەی خۆیان ناوێناوە قەیرانی دارایی لەم قەیرانی داراییە دامەزراندن بەردەوامە دامەزرانی خەڵکی تر بە جۆراوجۆر بەردەوامە بەڵام یەکەمەکان دەبێت خۆپیشاندان بکەن بەردەمی ئەنجومەنی وەزیران بگرن بەردەمی پەرلەمانی کوردستان بگرن لیژنەی پەیوەردە خوێندنی باڵا هەموو توانایکی خۆی دەخاتەگەر بۆ دامەزراندنیان هەوڵی داوە هەوڵەکانشی بەردەوام دەبێت بەڵام بەکو پێویست گوێری ناگیرێت ئەوەشمانایەکی ڕوونی هەیە کە ئەیانەیە بەڕاستی خەڵکی خوێندەوار بێزار ببێت. بەڵای دواتر دەگەڕێمەوە لای بەڕێستان کاک دیلمان سەبارەت بەوەی کە ئێستا کێشەی ئێوە وەکو ئەوەی کە دانامەزرێن کێشەکە لە وەزارەتی خوێندنی باڵایە کە زانکۆ پەیمانگەکە پێویستی بە ئەو پسپۆڕیاتان ئێوە نییە یاخود کێشەکە لە حکوومەتە وەزارەتی خوێندنی باڵاکەی خۆی جێبەجێ کرد بەرامبەرەوە دیارە وەزارەتی خوێندنی باڵا پێویستە وەکو ڕێکارەکان داوا لە ئەنجومەنی وەزیرانەکە کە ئەم ناوانەی بۆ دامەزراندرێت بە خۆشحاڵیەوە لە وەزارەتی خوێندنی باڵا ئەو کتابەمان بۆ کراوە بۆ ئەنجومەنی وەزیران کە داوای ئەوەندەی واگە دەرمە کتابە کراوە ئەو کتابە لە مانگی 2015 کراوە داوا لە ئەنجومەنی وەزیران کراوە بەڵام ئێمە لێرەشا گلەیمان لە بەڕێز وەزیری خوێندنی باڵایە کە ئەتوانێت زەخت کە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە داوا لە بەڕێز سەرۆکی حکوومەت بکە کە پێویستە یەکەمەکان لە پێناو کێبڕکەی لە زانکۆکانە و پەرەدان بە ئاستی زانستی پێویستە خوێندکارەکان ئەم خوێندکاران دامەزرێن چکە ئەگەر بێت و خوێندکارێکەمەکان دانەمەزرێن ئەوە خوێندکارەکان لیتر هەر لە قۆناغی ئامادەی و بگرە سەرەتایی زانکۆکانیشە لە ڕووی دەرونیەوە ئەو تااقەتیان نامێنێت کە بخوێنن ئەوان بیرەکەنەوە کە خوێندکارێکەمەکان دانەمەزرێن ئەی چۆن ئەمە سبێنێت توانین دامەزرێن بەڵێ کەواتە ئێستا وەزارەتی خوێندنی باڵاکەی خۆیان جێبەجێ کردووە بەرامبەرەوە یاخود ئەوانیش کەم تەرخەمن
ئەوانیش کەم تەرخەمن وەکو وتم ئەتوانێت لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە یاخود کۆبوون داوا لە بەڕێز سەرۆکی حکوومەت بکە کە پێویستە زەخت بکە کە پێویستە سبارەت بە لیژنەی خوێنی باڵا فشارەکانیان ئەلاسی پێویستدا بۆ فشارەکانی زۆر سپاسی لێرەوە هەرمێ زۆر سپاسی بەڕێز شکوریەخان بکەم لە فراکسیۆنی کۆمەڵ لە لیژنەی پەروەردەی خوێندنی باڵا کە هەر لە سەرەتای کەیسەکەەوە لەگەڵمانە بۆ چی زەختکردن لە وەزیری وەزارەتی خوێندنی باڵا بۆ بەرزکردنەوەی ناوەکان هەتاوەکو چەندین جاریش خۆی لەسەر داوای ئەمە چووە داوای لە سەرۆکی حکوومەت کردووە کە پێویستە ئەم خوێندکاران دامەزرێن ئەوە بەڵێنیان پێیەوە بەڵام تا ئێستا بەڵێنەکەیان نەبردووە سەرەوە ئەمڕۆژ هاوکارێکی زۆرمان بوو هەر لە سەرەتای خۆپیشاندانەکە لەگەڵمان بوو هەتاوەکو ئێوارە و نانی نێوڕۆشی بۆ کڕین بەڵێ زۆر باش سەبارەت بە نووسراو ئێوە نووسراوی کە کراوە هۆکارەکەی چیە کە جێبەجێ ناکە سەرۆکی حکوومەت یاخود نووسراوەکە تەنیا واژۆی سەرۆکی حکوومەتی ماوەکەیەوە ئێوەدا بمەزرێن هۆکاری ئەوەی کە ئەوان ئەڵێن جێبەجێ ناکەن بە بیانی قەیرانی دارایی دیارە ئێمە ئەزانی کە قەیرانی دارایی نیە چووکە هەر بەپێی کتابەکانی خۆیان کە لامانە چەندین کەسیان لەم دوو ساڵەیە دامەزراندە بە تایبەتی لە 2015 2014 چووکە پلەی حیزبیانێت چووکە ئێمە کوڕی فەقیر و هەژارەکانین ئێمە هیچ تەسکەی مەڵبەند و لقەکانمان پێ نییە بۆیە دامان نامەزرێنن ئەگەر ئێمەش پشگیریەکی حیزبیمانە بوو دڵنیا بووین کە ئێستا دایان مەزراند بووین بەڵام ئێمە دڵیانەکەینەوە کەوازیان لێ نانی لە دوای ئاشکرابوونی ئەو ناوانەی کە لە ساڵی 2015 دامەزراون باشە بە چ ڕێگایەک وازیان لێنان هەر بەردەوام ئێمە ئەمڕۆ واچینە بەردەم ئەنجومەنی وەزیران کە خۆپیشاندانەکە بەردەوام بین بیکەین بەمانگرتن بەڵام دیارە هێزە ئەمنیەکان ڕێگری زۆریان لێکردین بەڵام ئێمە ئەوە نامانترسێنێ بەڕێز سەرۆکی دیوان نێچیڤان ئەحمەد بەڵێنی دابوو کە تاوەکو 20 ڕۆژی تر ئیشەڵا ئیشەکەمان بۆکەین تر ئێمە چاوەڕێ ئەوە سەرۆکی دیوانی حکوومەتی هەرێم ینی تەنە خوێندکارەکان ئەویان بینیوە تا ئێستا نەتانتوانیوە سەرۆکی حکوومەت ببینین تا ئێستا نەماتوانێت سەرۆکی حکوومەت ببینین هۆکارەکەی چیە پێشتریش داواتان کردو پێشتری چەندی جار داوامان کردووە بە بیانی ئەوەی سەرقاڵی و مەجاری باش ئەمڕۆ سەرۆکی حکوومەت ئەوەی کە لەکوێ داوامی کردو لە ئەنجومەنی وەزیران لەکوێ چوونەتە ئەمڕۆ سەرۆکی حکوومەت لە ئەنجومەنی وەزیران نەبووە خوێندکار هاوڕێکانمان لێ چوون بۆ ماڵی سەرۆکی حکوومەت سپاس دەکەم دواتەگەرم بڵێ بەس کاک تۆر ئەگەر باز لە مەسەری نەعەدالەتی بکەین لە دامەزراندندا تا چەند لە هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی کە بە بڕیاری سەرۆکی حکوومەت پێشتر ڕاگیراوە هۆکارەکەی چیە کە دامەزراندن بۆ ئەندێک خەڵکەیە مەسەلەن بەڵام بۆ قوتابی یەکەم و دووەم سێمەکان نییە کە ئەمانە مەسەل بەڕبڕی بەرەوپێشتوونی زانستن لە هەرێمی کوردستان بەڵێ وەڵام من ئەمەوێ ئاماژە بەوە بکەم لەم وڵاتە هەموو شتێک شاراوەیە بەداخەوە یعنی لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان کە هەردوو پەرلەمانتاری بەڕێز کاک عەلی حەمەد ساڵح کاک سۆران عومەر بە دواداچوونێکیان کردبوو راپۆرتێکیان ئامادە کردووە کە مەرگە ساتی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە یەکێ لە بڕگەکانیان ئاماژە بەوەکەن کە لە حکوومەت لە هەرێمی کوردستان 3000 کەس دامەزرێنراوە کە خۆی لە 2014ەوە بە بڕیاری بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراندنەوە ساڵ بەڵام ئەوەی کە خەڵک یعنی سەیرێ کرد ئەم دوو پەرلەمانتارە زۆر ڕۆشت بوون تاوەکۆم 3000یان دۆزی بوویەوە بەڵام بەداخەوە لە وەڵامی بەڕێز محمود سەنگاوی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژە بەوە کات لە ساڵی لە سەرەتای 2015ەوە 8000 کەس دامەزرێنراوە یعنی دوو بەرامبەری ئەوەی ئەوان و زیاتریش دامەزرێنراوە و زۆر بە شەفافانە و زۆر یعنی بە ڕەحابەی سەدریشەوە داواکە ئاڵێ لەسەر جەم وەزارەت بۆ پێداویستی وەزارەتەکان چێش حەزی لێ بابێت بە دواداچم کاوە چێ ئێوێ با بە ئاسانی بە وردەکارەکانی دەستکەوێت بۆیە بەڕاستی ئێمە پێمان وایە لە کوردستانە هەموو شتێک ئێسا بە سیاسی کراوە هەموو شتێک بە ئەوە کراوە کە مەرامێکی لە پشتەوەیە بۆیە ناتوانین بڵین وەڵا لە کوردستانێکە شەفافیت نییە لە کوردستانێکە سەروەری یاسانیە لە کوردستانێکە سەروەری بۆ پەرلەمانەکەی نییە لە کوردستانێکە مافی هاوڵاتی بوون نییە لە کوردستانێکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوێ هەموو تاکەکانی ئەم وڵاتە ئیتر خۆیان بە تەواوی دەست لە خۆیان بشۆن و خۆیان زۆر باشەوەی سەفەرزەی لە وەڵامی مەحموود سەنگاوی لە ڕوونکردنەوەیەکدا باسی لێو 8000 کەس
پێتان وایە 8,000 کەسە کە سەرڕای ڕاگرتنی بڕیاری مەسەرەن ئەوەی کە سەرۆکی حکوومەت بڕیاریدا بوو ڕابگیری ئیمزای احترامی ئیمزاکەی خۆشیان ناگرنەوە؟ وڵی احترامی هیچ نەماوە لە کوردستان بەڵام بیانوو بۆ هەموو شتێکێ ئێستا بیانوو هەیە بۆ پاکخستنی پەرلەمان بۆ ئەوەی کە لە پێناو پاراستنی بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستانیەوە پەرلەمانمان داخست بۆ ئەوەی نائارامی نێتە ناو هەولێرەوە بۆ ئەوەی شەڕی ناوخۆ نەبێ بۆیە ئەو پلە دامەزرانە ئەوە 8,000 کە سەفیندزەی باز دەکات لە 2015ەوە دەیان مەزراندووە ئەمە بۆ چمە بەسێکە پێت وایە من پێم وایە پێداویستەکان یاخود ئەو بەپی پێداویستیەکانە طبعاً ئەو پێداویستیانە پێداویستی حیزبیەکانە پێداویستی شخصیەکانە پێداویستی سیاسیەکانە پێداویستیە پڕکردنەوەی قەیرانەکانە لە هەرێمی کوردستان کە خوڵقێنراوە من قەنەعەتم بە هیچ جۆرە قەیرانێک لە کوردستانە نییە پێشم وایە کوردستان قەیرانی تیانە تەنیا قەیران ململانی سیاسیە تەنیا قەیران نایە بۆ ناعەدالەتی نایە بۆ نایاسایی بەڵێ بۆ سەروەری یاسا ئەمانە هەمووی بۆ تەمای قەیران بۆیە هیچ جۆرە قەیرانێک ئەمەشی گەورە لە پرۆسی دامەزران بە دڵنیایی گەندەڵی ئێستا بەرپرسان پیاوێکی وەکو مەحموود سەناوی کە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە ڕوون و ئاشکرایی بە دەنگ بەرزەکاتەوە دان بە ناعەدالەتیەنێ دان بە دزیەنێ دان بە ئەوە ئەنێ کە نایاسایی کراوە دان بە هەدەردانە ئەنێت ئەمە خۆی ئەو کە شەریکی ئەساسی و یەکەمی حکوومەتە لە کوردستانە دان بەوە ئەنێ ئەی ئەو بەرپرسانی ترکە ئێسا لەبەر ترس و ئەوەی کە نایانێ شتەکان بێنە سەر کاغەز و بە شاشەی تەلەڤیزیۆنەکان باسی بکەن ئەی ئەوانە چیان لابێ و ئێستا خەڵک نەیزانی بێت لە کوردستان. سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین دواتە دەگەڕێنەوە لای کاتی کوردستان قەڵازەی لە شاری هەولێر لەگەڵمان بمێنەوە دوومەتەوە. دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان کاک دکتۆر شوانەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان ئەوەندەی کێوە بە دوواداچوونتان کرد بێت مەسەلەن تەناوی یەکەم و دووەم و سێمەکان کە لە سەراستی زانکۆکان مەسەلەن ژمارەیان نزیکەی 2000 کەسەوەی کە تاکو ئێستادا نەمەزراون ئەی ژمارەیەوانەی کە تا ئێستا مەسەلەن دەرچووی زانکۆ پەیمانگەکانن دانەمەزراون ژمارەکان گەیشتووە بەچەند و ئەو کاری نەعەدالەتی چییە لە مەسەلەی دامەزران داوای کە سەرڕایەوەی کە حکوومەت خۆی بڕیاری داوە دامەزران ڕابگیرێ بەڵام پرۆسەکار بەردەوامە و ڕانەگیرەوە. بەڵێ هەڵبەتە هاتنی ئەو خوێنکارانە بۆ بەردەمی ئەنجومەنی وەزیران بەخۆ پیشاندان کە 4 جار هاتوون ئەو بابەتە ئەوە هەڵدەگرێتکەوە
وەزیری پەیوەندیدار یاخود چەند وەزیرێک لە ئەنجامی ئەوەی کەوا گوێبیستی داواکاری خوێنکەرە باڵا و یەکەمەکان و خاوەنی بدعەکانی هەرێمی کوردستان نابن دەست لە کار بکێشنەوە و هەروەها هەڕەشە بکەن بە هەڵوەشانەوەی حکوومەت ئەگەر نوێنەرایەتی 1970 کەس بێتە بەردەم ئەنجومەنی وەزیران وەکو پێویست گوێبیست نەبن داواکارەکانیشان جێبەجێ نەکرێت و ئەو بەڵێنێکەوە پێیان درراوە سفر بکرێتەوە لەولا خەڵک داوا مەزرێنرێت ئەمەی ئەوەیەکەوە بەڕاستی هەڵوێستی لە بەرەمەدا وەربژیرێت ئەم پێم وایە ئەو برایی کە بە ناوی نوێنەری خوێنکارەکانەوە هاتووە هەموو تەرکیزی خۆی دەخاتە سەر یەک پەرلەمانکار بەڵام بە نامەی ڕسمی لیژنەی پەیوەردە خوێندنی باڵا نامەی ڕسمی ئاراستەی وەزارەتی دارایی کراوە بۆ تەرخانکردنی بودجە بۆ دامەزراندنی ئەوانە هەروەها نامەی ڕسمی ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە ئاراستەی وەزارەتی خوێندنی باڵا کراوە ئێمە چەندی جار لەگەڵ بەڕێز دکتۆر ڕێواس و بەڕێز دکتۆر شەرک و حەمە ئەمین و لەگەڵ دکتۆرە جوان سەردانی خودی وەزیرمان کردو بوو ئەو مەبەستە تەرکیزمان لەسەر کردو کە پێویستە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا ئەو خاڵە بە خاڵی استراتیژی وەربژیرێت کە بۆ ئەوەی خوێنکارێکی یەکەمەکان دامەزرێنرێن چیتر نێنە بەردەم ئەنجومەنی وەزیران خۆپیشاندان بکەن و نائومێد بکرێن بەڵام ئەم هەوڵانەی لیژنەی پەیوەردەکەمە واجبی خۆمانە بەڵام جێی خۆیەتی بەڕاستی کە بەهێند وەربژیرێت ئەم پێم وایە هەموو ئەندامانی لیژنە داکۆشیان کردووە هەوڵیان داوە نابێ ئەم بابەتەی بەڕاستی بە بابەتێکی حیزبی بکرێت لیژنەی پەیوەردە و هەموو لایەنە پەیوەنددارەکان لە هەوڵە جدیدا دەبین بۆ ئەوەی کەوا لە داهاتوودا دامەزرێن کێشەکە ئەوەیە کە ئەم حکوومەتە بڕیار بوو چاکسازی بکات کە ئێستا چاکسازی ناکات لەولا وەکو ساڵانی ڕابردوو خەڵک دادەمەزرێنێت کادری حیزبی دادەمەزرێنێت لە ساڵی 2013 15,000 کەس کە لەسەر ئەساسی بودجەی عراق پەسەند کراوە دامەزرێنرێن بەڵام ئەو دوو حیزبە لە نێوان خۆیان وەکو شەریک و برابەر لەناو خۆیان دامەزراندون گرنگ ئەوەیە کەوا بەڕاستی ئەوانەی کە لەم حکوومەتە بەشدارن بەرامبەر ئەم هەموو گەندەڵی و ئەو هەموو نەعەدالەتی کەوا هەیە هەڵوێست و مەوقیفیان هەبێت هەڵوێست و مەوقیفەکە ئەوەیە ئەگەر لەسەر توێژێکی ڕۆشنبیر و خاوەنی بداع و داهێنان و یەکەمەکانی سەرئاسی زانکۆکان خاوەن هەڵوێست نەبن لەچیدا خاوەن هەڵوێست دەبن گرنگەوەی هەوڵەکان بەردەوام بێت ئێمە لە هەوڵەکانی خۆمان بەردەوام دەبین ئەوانش کە دێنە خۆ پیشاندان دەکەن مەفروزە بۆ ئەوەی کەوا زیاتر لیژنەی پەیوەردە خوێندنی باڵا بابەتەکە بە ئەهمیێتەوە بکرێ ئاگادار بکرێنەوە چکە هەموو خۆمان نەزانین کەوا پەرلەمانی کوردستان پەشی کەوتووە ئەندامێک چەند ئەندامێکی لیژنە لە سنووری پارێزگای سلێمانین چەند ئەندامێکی تر لە سنووری دهۆک و زاخۆ شوێنەکانی ترن لەبەرەوە نابێ بەڕاستی ئەم بابەتە تا ڕادەیەک بە حیزبی بکرێ کەمە وای لە قسەکانی ئەو برایە تێدەگەین ئێمە لە هەوڵەکانی خۆمان بەردەوام دەبین زۆر باش ئەگەر دانەمەزرێنرێن بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان زەرت دەکات هیچ وڵاتێک نییە بەبێ شەهادەوە بێ ڕوانامەی باڵا بتوانێت هەنگاوی بەرەو پێشکەوتن و بەرەو پێشەوە هەنگاو بدێت بەڵە زۆر باشە کاکتۆر بەڵام ئەو خوێنکارانە مەسەرەن پێ دوایە ئەندامانی لیژنەی پەروەردە و خوێنی باڵیان مەسەرەن ئاگادار نەکتوت بەڵام ئێوە ئەندامانی لیژنەی پەروەردە و خوێنی باڵا مەسەرەن لە بەیانیەوە خوێنکارانە مەسەرەن لە بەردەم ئەنجومەنی وەزیران و تاکو ئێوارە مەسەرەن بۆ سەدانتان نەکردوون دەکرێت هەموو جارێکی ئێوە ئاگادار بکەنەوە یاخوارکی خۆتانەکەیەوە بەداچوون بکەن هەموو کەس ئەزانێ کە ئێستا دۆخی پەرلەمانی کوردستان وەکو جاران نییە بەشێکی زۆر لەو پەرلەمانکارانە بەشداری کۆبوونەوەکانی لیژنەکانیش ناکەن لە سلێمانی ئیلاگە مەگەن دۆخێکی تایبەتیە بێنە شاری هەولێرەوە ئەجیدا بەشداری کۆبوونەوەکانیش ناکەن لەبەر ئەو بابەتە بابەتێکی زۆر گرنگە ئەم پێم وایە سەرۆکایەتی لیژنە ئەندامانی لیژنە زۆر مهتەمن بەو بابەتە بەبێ جیاوازی تێڕوانینەکان بەبێ جیاوازی ڕنگ و بیر و بۆچوونەکان هەمویان داکۆشی دەکەن ئەمڕۆ چەند گرنگتر و مهمتر بوو پشتیوانەکە بەهێزتر دەبوو ئەگە سەرۆکایەتی لیژنە حزوریان هەبوایە ئەندامانی لیژنە حزوریان هەبوایە من ئەگەر لە دەرەوەی هەولێرش بووم ئەگەر بابەتێکی لەو شێمزانی بێت دەگەڕامەوە پشتیوانیان دەبووم تا ئێستا لەم خولەی پەرلەمانی کوردستان هیچی نوتوێژێک نهاتۆتە بەردەمی پەرلەمانی کوردستان ئێمە پێشوازیمان لێ نەکرد بێت داواکارەکانمان بەلایانی پەیوەندیدار نەگەیاند بێت لەگەڵیان نەوبین تا هەموو هەوڵێکمان بۆیان نەدابێت هەر لە خوێنکارانی گەرمیان و ڕانی و شوێنەکانی تر کە هاتوون بە خەمیانەوە بووین بەڵام ئەمە پێویستە بەڕاستی بۆی کەوا شوێنی خۆی بگرێت پێویست و مەسەن زەمینە سازی باشتری بۆ ئەنجام درابایە بەڵێ سوپاس دەکەم
دواتەگەرم وڵای بەڕێزت کاک دیمان سوارد بە ئەندامانی هەموو لیژنەی خوێندی باڵە کاویتوە بابەتەکە بە سیاسی نەکرێ هەمویان وەکو یەک بوون یا خود جیاوازیان هەبووە دیارە کاک دکتۆر لەوە بە شێوازەیەکی تێگەش پێ منوتم دەستخۆشی لە هەموو ئەندامانەکەم بە تایبەتی دکتۆر شکوریە شێخانی چونکە لە هەر چوار خۆپشاندانەکانە لە زۆربیانە ئامادە بووە لەگەڵمان ئەمڕۆ بۆ گەرمایە لەگەڵمانە بوو و ئەوەش منەتێک نییە پێمان بفرۆشنەوە ئەوە ئەرکی ئەندام پەرلەمانەکانە ئەوە ئەرکی خۆیانە ئەگەر ئەوان دەنگی ئێمە نەگەێن و ئێمە پەنا بۆ کێ بین کێ دەنگی ئێمە بگەێنێ باش بابەتەکە سیاسی نیە تۆ لە ئەنگلی کۆمەڵی ئیسلامی ژنی هەندامی ژنیت بەڵێ زۆر باش سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە بەرنامەی داهاتوتان چی دەبێ وەکو و مەڵە خوێنکارەیە کەم و دۆموسێمەکان ئەگەر وەڵام نەدرێنەوە ئەگەر وەڵام نەیرێنەوە ئەو بەڵێنانیان کە پێیان ناوی نەبەنە سەر ئێمە لە زووترین کادا خۆپشاندان دەست پێەکەینەوە وە خێمە ئەبین لە بەردەم ئەنجومەنی وەزیرانە ماگرتنەکەین هەتاوەکو وەڵامێکی باوەڕپێکرا و هەتاوەکو ئەو ئیمزایە نەکەن بەدەستی خۆیان ئێمە ناگەین زۆر باشە لەمەودا دەکرێت پەیوەندی بە هەموو ئەندامانی لیژنەی خوێنی باڵاشەوە بکەن بۆی کە وڵایەوەی نەکەن وە بێن بە دەم داواکارێکەکەن بۆی کە داواکارەکەتان جێوەجێ بکرێت پەیوەندیان پێوەگەین بەڵام ئەمڕۆ ئەوە شکوریەخان خۆی هاتبوو کەس پەیوەندی پێوە نەکردبوو خۆی ئاگادار بوو بەڵ زۆر باشە سواس دەکەم دۆتەگەرمە کاک تۆ سەبارەت بە هەر مەسلەی ئەوەی کە ئەم نەعادالەتی کە دانەمەزرانی ئەو خوێنکارانە بە شێوەیەکی گشتی پێ دوایە لەسەر مەسلەی زانست تاسن کاریگەری دەبێت اینجا با قسەیەکی لەسەر ڕێکخراوە قوتابی خوێنکاریەکان بکەن دەیان ڕێکخراوی قوتابی خوێنکاریە بۆ تا ئێستا لەسەر ئەم پرسە مەسەلەن بە جواب نهاتوون یاخود هاو هەڵوێزین بۆەوەی کە فشار لەسەر حکومەت دروست کرێ بۆەوەی کە ئەوانەدا بمەزرێ بەڵێ وەڵام من لەسەر قسەکانی برای خۆشەویستم کاک دکتۆر شوان قەڵازی عەجایبێکم لێ دێت کە واوناگەر سوپاسی ئەندامێکی لیژنەی ئەوان بکرێت کەواتە سوپاسی لیژ نەکراوە یعنی ئیشی یەک کەس لە لیژنەیەکیشی هەموو لیژنەکەیە کەواتە ئەو کەسەی کە ڕۆشتووەتە ئەوێ من گوێم لێ بوو بەر لەوەی بێمە بەرنامەکە لە ڕووداوی ئەمڕۆ یعنی هیچ شتێکی نەکرد بە شخصی بۆ خۆی هەمووی بەناوی لیژنە بەناوی لیژنە بەناوی لیژنە بەناوی لیژنە زۆری قسە کرد بەڵام بەداخەوە یعنی لە وڵاتە ئەوەی کە نەکبەتی ئەم وڵاتەیە ئەوەیە کاری چاکی شکێ بێ لێ و پرسنەوە یعنی کاری چاکی شکێ لێتە پرسنەوە نەکبەتیە بەڕاستی بەداخەوە لە وڵاتە بسەوارەت بە ڕێکخراوە قوتابی خوێنکاریەکان زۆر بە شەفافانە زۆر بە یعنی کە خۆم یەکەمیان بم ئێمە هەمووی دابش بە بەسەر حیزبەکانە بەداخو کەسەرێکی زۆرەوە ڕێکخراوە قوتابی خوێنکاریەکان تاوەکو و ئیعازێکی زۆر باشیان بۆ نایەنە پێشەوە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو لە کەرکووکی شاری هەمووی کە هەمووی نازان خۆی پێوە هەڵە کێشێ کۆنفرانسێکمان کرد بۆ بەرگری لە قوتابیانی کوردی پارێزگای کەرکووک و ناوچە کوردستانیەکان تاوەکو ئەوەی کە دەرچوانی پۆلی 12 ئامادەی ئەم ساڵەی زانکۆ پەیمانگایەکی نە هەرێم نە بەغاوەر ناگیرن کۆنفرانسێکمان بۆ کرد هەموو ڕێکخراوە قوتابی خوێنکاریەکان بە تایبەت ڕێکخراوی کۆمەڵی خوێنکاران یەکێتی قوتابیان ڕێکخراوی گەشەپێدان چەندین ڕێکخراوی تر ماوان کردیەکییان لەبەر مەرانی حیزبەکەی نهاتە ئەوێ بەداخەوە بۆ ئەمەش پێم وایە شتێکی وایە بەڵام من لێرەوە یەک گلەیمەیە لەو برا بەڕێزانە لەو خوشکە عەزیزانەی کە 1970 قوتابی خوێنکارن یەک ڕۆژ نەبووە تەقەیەکیان لە دەرگای ئێمە دابێ یان تایە بێرە پێشەوە ئێمە وەک خۆمان ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ساڵی لەو کاتەی کە دانەمەزراندن لە کوردستان هاتە پێشەوە حکوومەت جاڕێدا کە کەس دانامەزرێ با هەمووی ڕابکا بە دوای ئیشا کەمپینێکمان ڕاگەیان لەو کەمپینی نابۆ دانەمەزراندنی قوتابی خوێنکار بەڵێ بۆ یعنی بەڵەیەکمان کرد بۆ ئەوەی کە ڕنج و ماندووبوون لە بەرچاو بگیرێ لەگەڵەوە بووین با شەفافێتە بێ لەگەڵەوە بووین با ئەنجومەنی ڕاژە دروست بکرێ لەگەڵەوە بووین با فۆرم هەبێ لەگەڵەوە بووین با بەپی پێداویستیات خەڵک دابنرێ بە زووتمان لەگەڵەوانین هاتین ژمارەیەکی زۆر قوتابی خوێنکار کە چەندین هەزاری تێپەڕان هەمومان کۆ کردەوە ئاراسی ئەنجومەنی وەزیرامان کرد بەڵام لە ئەخیرە ببوورە لە ئەخیرە ئەو بڕیارەی بەڕێز سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانی بە دواوە هات کە فەرمانی دانەمەزراندنی لە هەرێمی کوردستانە ڕاگر کە بەداخەوە کە ڕایگر ئێمە پێمان وا بۆ فەرمانە تەواو ئیتر کۆتایی دێ و هیچ کەسی تر دانامەزرێ بەڵام ئەو نەعەدالەتیانە هەمیشە دەنگەکان دلێرترەکە زۆر باشە بەڵام کەم تەرخەم نەبوونە بەڵێ وتم کەم تەرخەمین وتم کەم تەرخەم بووین ڕێکخراوە قوتابی خوێنکاریەکان من یەکەمیان
من یەکەمیان کەم تەرخەم بووم بەڵام بشمانێ و نەمانەوێت تا تۆ لەم وڵاتە ئەوەندە کێشە و گرفتەیە. ئێستا گەورەترین گرفتی ئێمە وەرگرتنی پارەیە لە قوتابیە کە پار قوتابیەکی خەڵکی یەکێک لە شارە نزیکەکانی چواردەوری سلێمانی هاتۆتە لای من ئەڵێ فڵانە کە زەڵێم بەڵێ ئەڵێ ناچمەوە بۆ ماڵ 3 مانگە نەچوومەتەوە ماڵ بە 1 سەعاتەگاتەوە ماڵ بە پاسیش ئەڵێم بۆ ناچیتەوە ئەڵێ کە چوومەوە باوکم ئەوێ پارەم باتێ باوکم پارەی پێ نییە ناچمەوە بۆی پارەم پێ نەدات ئەی ئەم ساڵ بەچی پارە بدات بۆی لە داخلی بمێنێتەوە ئەی بەچی پارە بدات بۆ ئەوەی وەربگیرێ لە زانکۆ پەیمانگا. ئێستا کێشەی بەردەم قوتابی و خوێندکار پرۆسی پەروەردە و فێرکردن کێشەی ئەوەی کە هەر وەزیرێ گەچێتەوە جانتاکەیە باتەوە هەموویە باتەوە هیچ نایڵێتەوە بۆ دوای خۆی ئەوەندە کێشە گەلێکن ئێمەی پێوە سەرقاڵ بووە یعنی تەسەورکەن خواخوامانە کێشەکان ئەوەندە بێ بتوانین سەیتەرێ بکەین. کاک دوکتۆر ئەگەر بگەڕێن و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە چی بکرێت بەوەی کە فشاری هەم ئەو خوێندکارە یەکەمەکان هەم لیژنەی پەروەردە خوێندنی باڵا هەم ڕێکخراوە قوتابی خوێندکارەکان یەک بگرێت بەوەی کە بە ئامانجی چارەسەرکردنی کێشەی قوتابیانە. بەڵێ بەدڵنیایەوە پێویستە فشارەکان بەردەوام بێت. ئەو بەڵێنەی کە بەڕێز سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران بە نوێنەری خوێندکارەکانی داوە کە لە خلالی چەند ڕۆژی داهاتوو یاخود 20 ڕۆژی داهاتوو وەڵامیان دەبێت. ئەگەر وەڵامەکە نەبوو بە شێوازێکی منەزەمتر بە شێوازێکی ڕێکخراوتر نوێنەری خوێندکارەکان نوێنەری ئەو 1997 کەسە بە هاوکاری لیژنەی پەروەردە خوێندی باڵا مانگرتنێک ڕابگەین لە بەردەم ئەنجومەنی وەزیران و مانگرتنەکە بەردەوامی هەبێت تا ئەو کاتەی داواکارەکانیان جێبەجێ دەکرێت. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت ئەم وڵاتە ساڵ لە دوای ساڵ و ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی هەژاری و ڕۆژێنە خوێندەواری بەردەوام بێت باوەکو ئێستا بەرنامەی نییە بۆ بەرەو پێشبردننی سێکتەری پەروەردە هەتاوای لێ هاتووە لە پێناودا میکردنی موچەیەکی مامۆستایان نوێنەرێکی حیزبێکی ئەم وڵاتە بچێت لە بەغداداوە لە عەبادی بکە موچەیەکی مانگی مامۆستایان بدات. ئەمە بەڕاستی کارەساتێکە ئەمە ئێلانکردنی حربێکی دەرونیە لەگەڵ مامۆستایان و هاوڵاتیانی کوردستاندا لەلایەکەوە داوای سەربەخۆیی بکە لایەکەوە بچی داوای سوال بکە لە حکومەتێکی تر و لە حکومەتێک علاقەت و هەموو پەیوەندەکان لەگەڵی تێکداوە لەبەرەوە پێویستە فشارەکان بان بێت. ئێمە وەکو لیژنەی پەروەردە خوێندنی باڵا بە ناوی لیژنەوە بەڵێنی ئەوە دەدەینکەوە لە هەر کات و ساتێکدا بە ئەرک و واجباتی خۆمان زانین پێویستی بە پشتیوانی ئێمە بێت شەو بێت یا ڕۆژ بێت بەیانی بێ خۆ دوانی و ڕۆ بێت ئێمە ئامادەین تا جێبەجێکردنی داواکارەکانی ئەم خوێندکارانە. بەڵێ زۆر بە کورتی کاتمەکەمەوە کاک دوکتۆر سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران نێچیروان ئەحمەد ئەو بەڵێنەی کە بە خوێندکارەکانی داوە تۆ وەکو ئەندامێکی لیژنەی پەروەردە خوێندنی باڵا بڕوات بەم بەڵێنە هەیە کە پێشترش بەڵێنی لەو جۆرە بینراوە اینجا سەبارەت بەوەی کە خوێندکاران داوا دەکەن بۆ سەرۆکی حکوومەت ئامادە نییە لەگەڵیان دابنیشێت. بەڵێ ئەمە پێویست و بەڕاستی ئەمڕۆ لە ئاسێکی زۆر باڵا هەتا لە ئاسی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت پێشوازی لەم خوێندکارە نەکرابایە وەزیری خوێندی باڵا وجودی لەوێ هەبوایە خوێندی باڵا لەوێ ئامادەیان هەبوایە بۆی کارەکە زیاتر فشار و سەنگی زیاتری هەبێت لە بەرامبەر لایەنی بەرامبەردا. بەڵام گرنگ ئەوەیە فشارەکان بەردەوام بێت ئێمەش لە هەوڵەکان بەردەوام دەبین هەرچی توانە و فشاری خۆمانە بەکاری دێنین بۆ جێبەجێکردنی داواکارەکانە. بەڵام من تەسەور ناکەم بە هیچ شێوەیەک ئەو بەڵێنش وەکو بەڵێنەکانی تر ئەبێتە بڵقی سەر ئاو جێبەجێ ناکرێت چۆن کاتی خۆی لە گردەکە بەڵێنیان داوە بەشێکی زۆر لە خوێندکارانی دەڤەری گەرمیان کەوا 150 کەسیان بۆ داوە مەزرێنن هەتا ئێستا نەک 150 کەس یەک کەسیشیان بۆ دانەمەزێنرا. بەڕاستی پێویستە فشارەکان بەردەوام بێت وای لات وە حەق دەسەندرێ بەڵام نادرێت. بەڵام پێویستە ئەوانش لە حکوومەتە بەشدار بن لە کۆبوونەوەی داهاتوودا بەگشتی ئەو وەزیرانە داکۆشی لە یەکەمەکان بکەن بەمەبەستی دامەزراندنیان و خۆیان بێدەنگ نەکەن وەکو چۆن خۆیان بێدەنگ کرد لە سیاست و استقلالوشینی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر فەرمانبەران و مامۆستایانی ئەم دەڤەرە خێل لە خۆ نەدیوە. بەڵێ زۆر سپاس دکتۆر کاک دیلمان زۆر بە کورتی پێتەن وایە بەڵێنەکەتان لە ماوەی ئەو 20 ڕۆژ جێبەجێ دەکرێت قۆناغی دوای ئەو بەڵێنە چی دەبێت زۆر بە کورتی یاخود داواکاری ئێمە ئەو بەڵێنێکی پێمان دیراوە لە ماوەی 20 ڕۆژدا چاوەڕێیەکەین ئەگەر بەڵێنەکەمان جێبەجێ کرد ئەو باشەکە بەڵێنەکەیان جێبەجێ نەکرێەوە هەڵوێستی نووسراوە هەن زارێکی بەڵێنەکە تا ئاستا زارێکیە بەڵام ئێمە داوا لە حکوومەتی هەرێمەکەین
چینی خوێنکاران بێئەمەل نەکا زۆربەی شۆڕش و خۆپشاندانەکان و ڕووخانی ڕژێمەکان بەدەستی چینی خوێنکاران بووە بۆیە داوایان لێگەم ئەگەر ئەیانوێت بەردەوا بن قەیرانی خوێنکارانیش نێن لەسەر قەیرانەکانی تر وەکو چۆن ساڵانی ئەو ماوەی ساڵێکە دەرماڵی خوێنکارانیان بڕیوە ئێستا بەتەمان پارە لە خوێنکاران وەرگرن کە ئەمە دڵنیام کە لەم ساڵی خوێندنا گرفتەی گەورەیە. خولەکیش بۆ بەڕێز وەڵای من تەئکید زۆر لەوەی برای بەڕێز مامۆستا شوانەکەمەوە بەداخەوە کاڵێ ئەوانەی بەشدارن من پێم وانییە ئەمە ئێستا بێم قەیرانەکە تاوانی ئێستا بەشدارنی تر هەموو پەخشان و تەخشان و پەخشانێکیان بەم وڵاتەوە کردبێ و حەقی ئەم بەڕێزانیان نەدابێ خاڵێکی تر بەڕاستی من بەڕاستی زۆر بە شەفافانە زۆر بەڕاشکاوانە ئەڵێم خۆزگایە عقلی سیاسی عقلی کار لە هەرێمی کوردستانەوە پێیان بواە چونکە پەرلەمانتارێکی هەیە کە کۆمەڵی ئیسلامیە ئەمڕۆ تا ئێوارە لەگەڵ خەڵکا بووە لەگەڵ خوێنکارانە بووە نایێنێتە ناو ستۆدیۆیەکێکی ترێنێ کە لە حیزبێکی ترە بۆیە ئەمە زۆر مهمە ئەبێ ئەم نمونانە بەڕاستی ئیشی لەسەر بکرێت سەبارەت بە ئێمە وەک ڕێکخراوێکی قوتابی خوێنکاری بەردەوامە بین لە داکۆچیکردن لە مافی قوتابی خوێنکار بە دڵنیاییەوە بەڵام ئەوەی کە بکەم تەرخەم بوو بین لەوەی کە داکۆچی لە مافی ئەم بەڕێزانە بکەین یەکێک لەوانەی کە بە ئێمە فرۆشراوەتەوە کاکە ئەمانە دەرچووی زانکۆ و پەیمانگان تکایە زۆر تەداخلی تیامەکەن زۆر جاری ژووتمانە بە ڕێکخراوە قوتابی خوێنکارەکان وتیانەوە ئیشی ئێمە نییە ئیشی ڕێکخراوەکانی مامۆستایان ئەندازیاران یاساناسان پزیشکان چی و چین هیوای سەرکەوتن بۆیان زۆر سپاس بۆ ڕێک لە بەڕێزان دکتۆر بێسم حەمد ساڵح سکرتێر ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەروە کاک دیلمان محەممەد نوێنەری قوتابیە یەکەمەکانی سنووری پارێزگای سلێمانی هەروە لە شاری ئەولێرەوە دکتۆر شوان قەڵازەی ئەندامی لیژنەی بەرەو خوێنی باڵا لە پەرلەمانی کوردستان سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ